کەسێک 86,450 دلاری پێ بوو، کەسێکیش دیکە لەولا هات و 100 دلاری لێ دزی. بەڕای ئێوە ئەگەر بێت و بە دوای ئەو 100 دلارە بکەوێت و بێ بیگەڕێنێتەوە واز لە 86,350 دلارەکەی دیبێنێ کارێکی دروستی کردووە؟ ئەگەر وای کرد لەولا پارەکەی دیکەشی لێ دزرا و 100 دلارەکەشی بەدەست نەکەوتەوە ئەو کاتە کارێکی باشی کردووە؟ بێگومان دەڵێن نەخێر. ژیانی ئێمەش هەر بەو شێوازەیە. هەر یەکێک لە ئێمە لە ڕۆژێکدا 86,450 چرکەی هەیە. جار وایە کەسێک دەیەوێت لە ماوەی 100 چرکەدا تووڕەت بکە، دەیەوێت هەڵبچی. ئەگەر هات و تۆ لە ماوەی ئەو 100 چرکەیەدا تووڕە بووی، تەواوی 86,350 چرکەکەی دیکە بە تووڕەیی و بە بێمەزاجی بەسەری دەبێ و ڕۆژێکی ناخۆش بەڕێ دەکەیت. کەواتەوا باشترە واز لەو 100 چرکەیە بێنین بە دوای ئەو 86,350 چرکەی دیکە بین. ئەگەر تووڕە بووی بڕیار مەدە، هەڵمەبژێرە، بەرپەرچی کەسیش مەدەوە. لەبەرەوەی ئەگەر مرۆڤ تووڕە بوو احتیمالی هەڵەکردنی 180 بەسەرەوەیە. کەواتە ئارام بگرە، چاوەڕێ بکە. وای گەورە مرۆڤی بۆ ئەوە دروست کردووە کەوا ئارام بێ. کاتێک ڕۆحت ئارام بۆوە ئەو کاتە بڕیار بدە، هەڵبژێرە، بەرپەرچی خەڵکیش بدەوە. وەسەلام.